ئێمە ئەم مانگرتنا بۆ موچەیە بۆ ئەوەیە کەوات ئەوە 43 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە ساڵی 2020 تا کوستە 4 موچە وەرگیراوە ساڵی 2020 تا ئیسە 4 موچە وەرگیراوە ئەوە خەریکین مانگی ئەوە خەریکە مانگی 11 تەواوە بێت لەو ئێمە ترسی ئەومان هەیە ئەم دوو مانگە یا بکەن بە یەکێک یا هەر نەیەن من هاتووم ئێستاوەتە بە مەمنونیش پارەیان هەیەمێ لێم وەرناگرن یعنی هینی ناکەن با بڵین مۆرم بۆ ناکەن ئەوە تەوەسەقۆ من هاتووم پارە بە حکوومەتەیەم تێگەی بەڵام بەهۆی ئەوەی کە مۆزەفەکان داوام ناکەن کەس نییە پارەکە وەرگێ یا کەس نییە مۆرەکە بۆ بکات